کریسمیس و واتاکانی. کریسمیس واتە ڕۆژی لەدایکبوون، ئەو ڕۆژێ کە بە ڕۆژی لەدایکبوونی ئیسای کوڕی مەسیح دادەنرێت. ئەوەش بە پێی بیرروڕای ئەو مەسیحیانەی کە پێیان وایە ئەیسا کوڕی خوایە. ئەم ڕۆژە دەکەوێتە 25 دوازدەی هەموو ساڵێک و ئەم یادە دووەم گەورەترین جەژنی مەسیحیەکانە دوای جەژنی قیامە. یەکێک لە دیارترین شوناسەکانی ئەم جەژنە بەکارهێنانی داری سنەوبەرە و ڕازاندنەوەیەتی بە گڵۆپی ڕەنگا و ڕەنجی بچووک. داری کریسمیس لە چیەوە هاتووە؟ بیرۆکەی داری کریسمیس دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست لە ئەڵمانیا کە دەوڵەمەندە بە دارستانی سنەوبەری هەمیشە سەوز. لە کاتێکدا هەندێک لە هۆزە بتپەرستەکان ساڵانە هەڵدەستان بە ڕازاندنەوەی درەختەکان. پاشان یەکێک لە هۆزەکان کە بەشدار بوو لەو بۆنەیە یەکێک لە نەوەکانی خۆیان دەکردە قوربانی بۆی. لە ساڵی 727 میلادی پاپا بۆنیفایسۆس بۆ بڵاوکردنەوەی ئاینی مەسیح نێردرا بوو بۆ ئەوێ. لەو کاتەدا بینی کوڕی یەکێک لە سەرۆک هۆزەکان بەستراوەتەوە و دەیانەوێ بیکەنە قوربانی. پاپا بۆنیفایسۆس هێرشی کردە سەریان و کوڕەکەی ڕزگار کرد و پێیوتن خودای زیندوو، خودای ئاشتی و نەرمونیانی و خۆشەویستیە، هاتووە بۆ ڕزگاربوون نەک لە ناو بردنیان. پاشان درەختەکەی بڕیەوە و گواستیەوە بۆ ماڵەکان و ڕازاندیەوە تاوەکو ببێتە هێمایەک بۆ ئاهەنگجێڕان بە بۆنەی لەدایکبوونی ئیسای مەسیحەوە. ئەم کلتورە یاخود ئاهەنگجێڕانە گواسترایە بۆ وڵاتەکانی تر و هەتاوەکو ئێستاش لە کوردستانی خۆمان ساڵانە ئەنجام دەدرێت. ئەو هێمانەی کە ڕازاندنەوەی داری کریسمیس بەکاردەهێنرێت و ئێمە بێئاگاین لە ماناکانیان. یەکەم ئەستێرە، هێمایەکە لە ئاسمانەوە لەسەر ئەستێرەی بەیتولەحم. بەیتولەحم ئەو شوێنەیە کە مەسیح تێیدا لەدایک بووە. ئەم ئەستێرەیە هێمایە بۆ ئەو ئەستێرەی ئەو شەوە لەوێ دەرکەوتووە. ڕەنجی سوور، ڕەنجی یەکەمە بەکارهێنراوە بۆ جەژنی لەدایکبوون یاخود کریسمیس. هێماکەشی بۆ خوێنی ئیسا دەگەڕێتەوە کاتێک کە لە خاج دراوە. ڕەنجی سەوز، ڕەنجی دووەمە کە بەکاردێت، هێمایە بۆ ڕەنجی درەختە هەمیشە سەوزەکان لە هەر چوار وەرزەکەدا. هەروەها واتای گەنجێتی و هیوایە. زەنگۆڵە، هێنەری خۆشی و شادی موژدەی هاتنی جەژن و خۆشیە. کاتێک زەنگ لێ دەدرێت دەست بە نوێژ دەکرێت لە کەنیسەکاندا. ڕووناچی و مۆم، نور یان ڕووناچی هێمایە بۆ نوری ڕاستەقینە کە مەبەست پێی ئیسایە عەلەیهی سەلام. بەکارهێنانی مۆم ڕێزی مرۆڤ دەردەخات یاخود ڕێزی مرۆڤ دەنوێنێت بۆ ئەستێرەکە کە مەبەست پێی ئەو ئەستێرەیە کە لە شەوی لەدایکبوونی ئیسا دەرکەوتووە. قردێلە، لەسەر دیاریەکان دادەنرێت بۆ بیرخستنەوەی برایەتی و پێکەوە بوون. گۆچان، هێمایە بۆ گۆچانی شوان کە لە کاتی شوانی بەکاردەهێنرێت و دانانی بەسەرە و خواری ئاماژێ بۆ پیتی جەی واتە پیتی سەرەتایی ناوی مەسیح. تەوقا یاخود ئەکلیل، ئاماژێ بۆ سروشتێکی نەمر بۆ خۆشەویستی خوددا. هەروەها ئاماژێ بۆ خۆشەویستی بێسونووری خوددا بۆمان کە هۆکاری ڕاستەقینە و ڕاستگۆیانەیە بۆ لەدایکبوونی مەسیح بە بۆچوونی ئەوان. یەکێکی تر لە شوناسەکانی جەژنی کریسمیس دەرکەوتنی بابا نوئێلە یاخود سانتا کلۆز. بابا نوئێل لە چیەوە هاتووە؟ لە زۆربەی ڕاگەیاندنەکانەوە یاخود ئەوانەی ڕەواج بە بابا نوئێل دەدەن باز لەوە دەکرێت کە کەسێکی ڕوحسووک و بەخشندە بووە. بە شێوەیەک دەناسرێنێت ئەم کەسایەتیە لە شەوی سەری ساڵ دەردەکەوێت و دیاری بۆ منداڵان دەهێنێ کە لە ئاگردانی ماڵەکانەوە یاخود لە پەنجەرەکانەوە دەچێتە ژوورەوە و دیاری بۆ منداڵەکان دادەنێت. بەڵام ڕای جوداواز هەیە کە ئەمە ڕاست نییە و تەنها بۆ ڕەواج پێدانە. یەکێک لەو ڕایانە کە بابا نوئێل ناوی سانتا نیکۆلاسە، ئەو کەسە بووە کە بیرۆکەی بەخوا ناساندنی ئیسای داناوە واتە
وتویەتی کە مەسیح خودایە یاخود کوڕی خودایە. هەروەها بەتوندی دژایەتی مەسیحیە یەکتا پەرستەکانی کردووە و کە ئەوەیان ڕەت کردوتەوە. ڕایەکی تر هەیە کە ئەوەیە بابا نوئێل هێمایەک بۆ قەشەیەکی مەسیح کە بانگەوازی بۆ دینی مەسیحی کردووە لە لای ڕۆما بتپەرستەکان. ئەم پیاوە هەموو تەمەن و پارە و کاتی خۆی بۆ بڵاوکردنەوەی ئاینی مەسیح داناوە و منداڵە هەژارەکان یاخود ئەو خێزانانەی کە هەژار بوون بانجی کردوون بۆ دینی مەسیح. بەڵام منداڵەکانی خەڵەتاندووە و بە دیاری و بەخشینەوەی شیرینی بۆ ئەوەی وایان لێ بکە ڕایان کێشێتە ناو دینی مەسیحەوە. ئەمەی کە ئێستا باسی لێوە دەکرێت بابا نوئێل ئەو کەسایەتی کە لە ئێستادا باسی لێوە دەکرێت و جوان و ڕازێنراوەتەوە کە لە بنەڕەتدا وا نییە. لە کوردستانیش ئەم دیاردێ بۆ تا کولتورێک و هەموو ساڵێک ئەوانەی کە بێ ئاگان لە بیر و باوەڕی ڕەسەنی ئیسلامی خۆیان ئەم ڕۆژە بەرز ڕادەگرن و گرنگی پێدەدەن لە کاتێکدا کە جەژنەکانی ڕەمەزان و قوربان هی خۆمان و هی مسلمانانن پشتگوێیان خستووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خالفوا اليهود والنصارى في أعيادهم، واتە مخالفە و پێچەوانەی جوولەکە و مەسیحیەکان بکەن لە جەژنەکانیاندا، واتە نابێت هەرگیز نزیکی یادەکان و جەژنەکانیان بکەوینەوە، چونکە جەژن بەشێکە لە بیر و باوەڕیان و جەژن سروتێکی دینیە. تکایە دایکان و باوکان ئاگاداری ڕۆڵەکانتان بن و مەبنە هۆکارێک بۆ دروستبوونی هەست و خۆشەویستیان بۆ کریسمیس و جەژنەکانی بێباوەڕان، تەنانەت ئەگەر نیازی شت لاساییکردنەوەیان نەبێت ئەوە دروست نییە و پێویستە منداڵەکانمان تێبگێنین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد.